سڵاوتان لێبێەوەم کاتتان باش ئێمە لە بارەگای منداڵپارێزی کوردستانین لە شاری سلێمانی لێرە تەواوی بەش و هۆبەکان بەسەر دەکەینەوە تاوەکو ڕوون بێتەوە و بزانین کە هۆکاری دامەزراندنی منداڵپارێزی کوردستان بۆچی دەگەڕێتەوە و ئامانجیان چییە و لەکەیەوە بەردەوامن و دەیانەوێت تاوەکو کەی بەردەوام بن یەکەم شوێن کە سەردانی بکەین بەڕێوەبەری ئاراستەکانە بەڕێز نوعمان عەبدوڵڵا با بزانین لێرە بەشەکانمان بگێڕێت سڵاوتان لێبێت زۆر سپاس مەمنون ئازام سەرقاڵی کۆبوونەوەشن کاک نوعمان ئەم کاتت باش زۆر سپاس مەمنون چاوەکەمیت ئەمڕۆ ساڵیادی دامەزرانی ڕێکخراوەکەتانە ئەگەر پێمان بڵێ ئامانجی ڕێکخراوەکەتان چییە و دەتانەوێت تاکەی بەردەوام بن و چۆن دامەزرا ئەم ڕێکخراوە ئێمە وەکو مناڵپارێزی کوردستان لە 16ی نۆی ساڵی 1990 دامەزراوە سەرەتا لە ئامانجی ڕێکخراوەکە کاری فریات گوزاری بۆ ئەو خێزانانی کە ئاوارە بوون لەو سەردەمەیە بۆ مناڵانی کە لە ژێر خێمە و هینەکان نەبژێن کە دابینکردنی خۆراک و پێویستی و جلوبەرگ و پێداویستی باڵین تەندروستی بوو پاشان بە پێی بارودۆخەکە بە پێی پێداویستی مناڵ ئێمە پرۆژەکانی خۆمانمان گونجان و ینی ئەوە نییە بڵێن ئێمە پرۆژەیەکمان هەیە تا نا ئێمە بە پێی پێداویستی مناڵ لە چ جۆرە پێویستیش پێبێ منە سەرەوە ئەساسا گۆڕانگاری بەڵێ خۆی ئێمە یەک ئامانجی سەرێکی ئێمە یەک ئامانجی کەویش پاراستنی مناڵە بەڵام پرۆژەکانمان بۆ خزمەتکردن بۆ گەیشتن بە ئامانجەکە بە پێی بارودۆخی مناڵەکە ئاگۆڕانکاری بچێت یەک لەو کاتەدا لەو کاتە ناخۆشەدا کێبیری لە پرۆژێکی وا کردەوە چۆن دەستان پێکرد باوردە بڕۆین فەرموو بیرۆکەی دروستبوونی مناڵپارێز لەلایەن خات و هێرۆبرای مەحمەدەوە بۆ لەگەڵ چەند کەسانێک کە بڕوایان بە مافی مناڵ بۆ بڕوایان بە ئایندەی مناڵ بۆ بڕوایان وا بۆ کە مناڵ ئایندەی هەموو میلەتێکە بۆیە لەسەرەوە ئەساسە لەو سەردەمەیە کە بینیوانە مناڵ لەو بارودۆخەیە بۆ بیریان لە بەڵێ بێگومان بیرۆکەی ئەمە لە شاخەوە سەری هەڵاوە دروستبوونی مناڵپارێز ئەمێ ئەوەش باس کە مناڵپارێز یەکەم ڕێکخراوە لە هەموو عێراقا کە دامەزراوە یەکەم ڕێکخراوە و لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە یەکەم ڕێکخراوە چونکە ئێمە ئازانین لە سەردەمی حکومەتی بەعسە ڕێ نەدراوە بە ڕێکخراوی خێرخوازی دروست بێ ئەمە با بڵین لە دوای کەین ڕاپەڕی نەمەزنەکەی ساڵ 1990 بۆ لەو کاتەوە ئەمیش دەست بە دامەزرانی کرد خۆبەخشتانەیە من ئێستا سەرێکی سایتەکەتانم کرد خۆبەخشتانەیە ئەمانە چۆن کارەکەن چۆن ئێمە پرۆژەکانمان سێ جۆر ستافمان هەیە ستافێکمان هەیە کە بەردەوامە ستافێکمان هەیە کە با بڵین بە نیو دەوامیشەکە ستافێکشمان خۆبەخشن خۆبەخشەکان هەمیشە هاوکارمان بوون ئێمە هەندێک پرۆژەمان هەیە هەندێک حملەی وشارکردنەوەمان هەیە هەندێک بڵاوکردنەوەمان هەیە هەندێک هەڵمەتمان هەیە خۆبەخشەکان زیاتر لەو کاتانەیە هاوکارمانە بن مەغزانیشە من علاقەم بە مەغزنەوە پێشی مەغزانیش لەوانەیە بزانێت چۆنە ماوەدەکان کێن کە ئەکەڕێ لای من ئیدخالەکرێ ئەیرێ بۆ ژنانەی کە بۆیان هاتووە ئەتر هەندێک شتێ بەرەو خراپی ڕایبێ لە مەغزن بۆ تەلەفکردنیە ئەو شتانەیە زۆر باشە دەستەکانت خۆش بێ زۆر سپاس کەسێکی تر باسی بەشەکەمان بۆکە یان هەر ئەوەنە کاک ئاکۆگیان باسێکی لۆجستیکمان بۆ بکات لە چی پێک چی دەکەن ئێمە وەکو بەشی لۆجستیک سەرجەم ئەو داواکاری پێدەویستانی کە پرۆژەکانی ناو مناڵپارێز و دەرەوەی مناڵپارێز لەلایەن ئێمەوە دابین ئەکرێت و جێبەجێکرێت سێکتەری ئارا ئیش بۆ مناڵانی توش بوو بە شێرپەنجاکە ئەمە یەکێکە لە پرۆژە هەرە تازەکانی مناڵپارێزی کوردستان تقریباً 7 ساڵە بێ دامەزراوە ئێمە بیرمان لەوە کردەوە کە مناڵ تەنها پێویستی بە چارەسەری کیمیایی و دەرمانی نییە بەڵکو لە پاڵ ئەوشا پێویستی بە چارەسەری دەرونی کۆمەڵایەتی هەیە پێویستی بۆ یەک کەسێک هاوکاری بێ ئێمە چۆن بتوانین وان لەو مناڵە بکەین کە هەموو ژیانی لە نەخۆشخانە نەبێ بەڵکو بەشێکی تری ژیانی خۆشی هەبێ کاویش خۆشگوزەرانیە یاریکردنە وێنە کێشانە سواریبوونی پاسفی لە چوونی بۆ یاریگاکانە بۆ مۆڵەکانە بۆ سینەمایە ئێمە هەوڵمانەوە لەم ڕێوە ئیش لە
لەگەڵ مناڵ بکەین لە ڕێی ئەم بەشە. ئەڤین خانم کاتت باش ئەگەر پێمان بڵێ مامەڵەکردن لەگەڵ مناڵانی نەخۆشانی توش بوو بە شێرپەنجە چۆنە و چۆن ئێوە هانیان ئەدەن کە لەو نەخۆشی و لەو بارە سەختەیە بێنە سەر ئەوەی وێنە بکێشن دەستی هونەریان. مامەڵەکردن لەگەڵ مناڵانی شێرپەنجە جیاوازە عادەتەن تۆ ئەبێ لایانی دەرونی ئەو مناڵە لێک بیتەوە جار هەیە لە کاتی عیلاجایە هیچ ناتوانێت ئەوە بکات ئێمە بەپێی توانای خۆمان ژوورێکمان هەیە لە نەخۆشخانە مناڵەکە ئەبینە ئەو ژوورە ئەگەر بتوانێت نەتوانێت ئەچین بۆ لای بۆ ژوورەکە بۆ لای خۆی یاری بۆ ئەبین بۆی بۆ بینەوە حی بۆ بین تت بەدڵی خۆی لەو کاتەیە شتێکی هەڵبژات ئەو یاریەکەی من کاردانەوەی مناڵەکان چۆن؟ زۆر دڵیان پێخۆشە زۆر باشە بن لەگەڵ یاین بۆ نمونە جار هەیە لە باری دەرونێکی زۆر خراپان کە ئێمە ئیشاناکەین لەگەڵیانە زۆر فەرقەکە زۆر باشە بێت. ئەڤین خان بیرتان لەوە نەکردوێتەوە کە بۆ یاکەن بە پێشانگات جارجار ینی ئەم وێنانە ئەم دەستکارە دەستیانیان بۆ بکەن بە پێشانگا و باڵین بە بازارکردنیان بۆ بکەن ڕەنگە زۆرترین خەڵک بتوانێت بچێت و ینی هەر بۆ دڵنەوەی ئەو مناڵانش بێ لەیان بکڕێت. بەڵێ لەم ساڵە ئیشەڵا ئەگەر بتوانین و تەندروستی ڕێگەمان پێبات بیرمانەوە کردوێتەوە کە پێشنگایەکیان بۆ بکەینەوە و شتەکانیان بفرۆشین هەم وەکو قازانجێک بۆ خۆیان و دڵخۆشبوونێکیش بۆ ئەو کارانی کە کردویانە. لێرە سێکتەری پەروەردەمان هەیە سێکتەری پەروەردە ئیش لەگەڵ سەرپەرشتی مەڵبەندەکانی ڕۆشنبیری کازیوی مناڵانەکە 5 مەڵبەندی ڕۆشنبیری کازیوەمان هەیە یەکێکیان لە کەمپی پەنابەرانی سووریە کە ئەو پرۆژەیە لەسەر ئەرکی بەڕێزمام جەلال دروست کراوە بێژگەل لەوە 3 باخچەی چاوەیانمان هەیە لەگەڵ سنتەرێک بۆ تەئهیلکردنەوەی مناڵ ئەوانەی پەنابەرانی سووری کە تووشی جێشەی دەرونی بوون بۆی بارودۆخە ناخۆشەی کە تووشیان بووە و پرۆژەی شەهید جەبارمان هەیە لەگەڵ سنتەری ڕۆشنبیری سەرە. وەک دەزان نێسێ من لە قۆناغێکەن پێدەوترێت هەبوونی ڤایرۆسی کۆرۆنا کە لە ڕووی تەندروستیەوە زیانێکی زۆری هەیە ڕاستە تا ئێستا ئەڵەن مناڵ بە ئاسانی ئیگرێ بەڵام ئەکتیڤە و دەتوانێت بە زووی بیگوازێتەوە. پلانتان چیە بۆ ئەم پرسە دەتانەوێت چۆن مناڵ فێری ئەوەکەن کە ماسک و دەستکێش بەکاربێنێ و خۆی بپارێت؟ لە دوای با بڵێن هاتنی ئەم بابەتە بۆ ناو کۆمەلگا ئێمە خێرا دەستمان کرد بە پلانێکی خێرا بۆی ئێمە چی بکەین لە ڕاستیە لە ناو تێکڕە پرۆژەکان کە ئێستا دەستی بەکار کردوێتەوە چڕی کارەکانمان ڕێنمایی تەندروستیە بەڵام نەک بەو لایەنەی کە بەداخەوە مناڵ زۆر ترساوە لەو بابەتە مناڵ تێگەیشتووە کە کۆرۆنا یەکسانە بە مردن لە بەرەی باپیرەی مامی خاڵی دراوسەیەکی ئەمە واکە ترسێکی وای لا دروست کردووە ئێمە ئەمانوێ خۆی بپارێزی ئەمە نامانوێت ترسی لا دروست ببێت لێرەوەمان کردووە کۆی کارەکان لە ئێستاە بۆ نموناگەر بەشی میوزیک کار لەسەر بابەتێکی میوزیک بکە کار لەسەر گۆرانیەکە کاکە گوزارش لە خۆپاراستن بکە بەشی شانۆ بە هەمان شێوە بەشی ئیشی دەست بە هەمان شێوە نمونەیەک ئێستا ئەمی کە ئەیبینی ئەمانە بەگشتی کاری دەستی مناڵەکانە کە ڕۆژانە خۆیان دروستیەکەن و دواتریش ئەیەنەوە بە طبعاً بە هاوکاری مامۆستاکەی ئەیەنەوە بە مناڵەکان بۆی بیبەنەوە بۆ خۆیان و بۆ خێزانەکانیشان ئێمە لێرە نەک تەنها ئیش لەسەر خۆپارێزیەکە بکەین بەڕاستی بیلەواکەینەوە ئەشیان بابەتە زۆر بێ لە کۆمەلگایە بیلەواکەینەوە دواتر چۆن خەڵکیش وشیارکەینەوە چۆ ژینگەشمان نابێ بیر بچێتەوە هەموو کە مامۆ دەستکێشە چی لێ بکەین لە کۆچاییە بەدەر لەوە هاتوون لەناو هەموو پرۆژەکانە بە شێوازێکی فەنتازیای جیهانی مناڵان شێوە دەستشۆرێکمان دروست کردووە بە کۆمەڵێک شتی زۆر جیاواز بۆی هانی بین دەست بشوە لە بەرەوەی لە کۆتایی بیرمان نەچێتەوە ئێمە کە باس لەواکەین دەستشتن واقع لە کۆمەلگای ئێمەیە ئەشێت تەنانەت لە ماڵەکانیشمانە یەک دەستشۆر هەبێت و لێرە ئەگەر بتەوێ هانی بێ زیاد لە ڕێگایەکی بۆ بگریتە بەر بۆی ئەو بابەتە بکە نمونەی دوێنێ شانۆگەریەکمان هەبوو لە مەڵبەندی ڕۆشنبیری کازیوەی بازیان بمانەوێ نەمانەوێ کۆرۆنا مناڵی ترسانووە وەکو چۆن گەورەکانیشی ترسانووە کۆرۆنامان لەسەر ستەیج بوو بە شێوازێکی زۆر جوان خۆی ناسان وتی ئێوەزانن من بۆ ناوم نراوە کۆرۆنا لەبەرەوەی ئەوەندە جوانم لە تاجەچم باسی لەوە کرد کە ئەم چییە ئەم بۆ هاتۆتە ناو کۆمەلگاوە و لە هەمان کاتە چۆن خۆیان بپارێزن لەم ینی باوەڕەکەی بە درێژای ئەو 20 دقەیە کە نمایشەکە کراوە گردەموچاوی مناڵەکان تەبینی هەستە کرد لە سترێسێکەوە بۆ ئارامیەک لەبەرەوەی تۆ لێرە ئامان شتە نەترسێ بەڵام لە هەمان کاتە خۆشی بپارێزێت لە هەمان کاتە بتوانێت هاوکاری خێزانەکەشی بێکە ئەگەر
زانیاریەکی تەندروستی پێ بگات ئەم چۆن بتوانێت بۆی ڕاستکاتەوە تا ئێمە لێرەیە لەم سەردەمەیە کۆی ئیشەکان ئەتوانم بڵێم تەرخان کراوە بۆ بابەتی خۆپاراستن و بڵاوکردنەوەی هوشیاری تەندروستی. کاگنامان ئێرە سەکتەری تەندروستی ئەوزانم زۆرترین کارتانەوە لە سەکتەری تەندروستی چڕەبێتەوە. ئێمە سێکتەری تەندروستی لە ساڵی 2005 دامان مەزران پاژەوەی کە مناڵێکی زۆر ڕووی تێکردن کە پێویستیان هەبوو بە چارەسەر بەداخۆلێرنەوە بۆ ڕووی بکردایەتە دەرەوە بۆ ئێمە ناچار بووین بیر لەوە بکەینەوە سێکتەرێکدا بمەزرێنین بۆی بتوانین هاوکاری و خێزانانە بکەن دوایی پێویستی کرد کە بەشدار بین لە ڕاهێنانی بەشێ لە کادری تەندروستی و بەشدار بین لە دابینکردنی پێداویستی هەندێک نەخۆشخانەکان بە پێی پێداویستی و توانای دارایی خۆمان هەروەها کارمان لەسەرەوە کرد کە لەگەڵ فەرمانگەی تەندروستی بەڕاستی کارێکی جوان بکەین کە تیم لە دەرەوە بێنین بۆی بتوانین لێرە نوێشتەرگەری بکەین ئامانجی هێنانی تیمەکان هەم یەک چارەسەرکردنی مناڵەکان بوو لێرە بۆی نەچنە دەرەوە دوو ڕاهێنانی کادری تەندروستی خۆمان بوو. کاگناوانەوە زیاتر کام منداڵانە چارەسەریان بۆکەن ئەوانەی کە دایک و باوکەکان توانای داراییان خراپە یان چۆنیە. ئێمە هەموو خێزانێک کە مناڵی نەخۆشیە بێ ئەتوانێت سەردانمان بکە بەڵام ئێمە ڕووی دارەیەوە تەنها هاوکاری و خێزانان ناکەن کە باری داراییان لاوازە هەبوو خێزان هەبوو ئیمکانێتیە بۆ وەزعی باش بوو ئێمە تەنها لە ڕووی لۆجستیەوە هاوکاریمان کردووە بۆ نمونە نەخۆشخانەیەکمان بۆ دۆزیوەتەوە فیزەمان بۆ دابین کردەوە هاوکاریمان کردووە کە بچن بۆ نەخۆشخانانی خۆمان چارەسەریەکەن. لە ڕۆژێکە چەند منداڵی نەخۆش دێت سەردارتانەکە مارێکتان ڕۆژانە تەسەورەکەم ئێمە دوو جۆرمان هەیە بەشێک لەو مناڵانە بە بەرنامەی خۆمانیان بەشێک لەو مناڵانەیە کە خۆیان ڕاستە خۆیان سەردانیەکەن ئمە لێرە هەمیشە پزیشکێکی مناڵانمان هەیە کە ئەو کار لەسەر ڕێخستنی مناڵەکانەکە و بینینی مناڵەکانەکە و بڕیان لەسەر ناردنە دەرەوەی مناڵەکانیش هەیە ئەنی تەسەورەکەم ڕۆژانە 15 بۆ 20 مناڵ سەردانی بکەن. لێرە باسی دەمی کەروێشکیتان کرد ئەوە دەمو لێو کەروێشکی ئەوە چۆن چارەسەریان ئەمە یشێکە لەو پرۆژانی کە ئێمە دەستمان پێکرد پێشتر دیارە و ئیشەکراوە لێرە بەڵام بەداخەوەکو پێویست نەبووە پرۆفیسۆرێک هەیە کە تا ئێستا بە یەکەم کەس دەئەنرێت لەو بارەیەکە نەشتەرگەریەکانەکە ناوی سۆمەرلادا هەموو ساڵێک لە مانگی 11یەتەوە سەردانمانەکە ئەو لێرە سنتەرێکماندا ناوە بە ناوی سۆمەرلادەوە سنتەرە لە 2 ساڵی عملیات پێکاتەوە و کاتێکەیەتەوە دوو ئامانجی هەیە ئامانجی یەکەم چارەسەری نەخۆشەکانە مناڵەکانە ئامانجی دووەم وەرکشۆپ و سیمینارە ینی بۆ منە عملیاتەکە چەند پزیشکێک لە دەرەوە سەیرێکە کە چۆنێکە ئەوە ساڵانە ئیشی لەسەرەکرێت دوای ئەو کە ئەڕاتەوە بە بەردەوامی پزیشکەیە کە بە دوواداچوون بۆ مناڵەکان و هەم بۆ ئەنجامدانی نەشتەرگەریەکان هەیە بینێرنە دەرەوە بێگومان لێرە بەشێکی زۆرمان هەیەمە ساڵانە 400 بۆ 500 مناڵە نێرینە دەرەوەی وڵات کە لێرە بەداخۆ ناتوانین چارەسەریان بکەین. مناڵانی بێدایک و باوک یاخود ئەو خانانەی ئەو مناڵانی کە لە خانەکانی چاودێری و مناڵانی بەسەرپەرشت بەڵێ ئەوانە چۆن ئێوە مامەڵیان لەگەڵەکەن پەیوەندیتان ئەوەی ئێمە پرۆژەیەکی ترمان هەیە کە چین سەردانێکین سێکتەری پاراستنی مناڵە ئەوان زیاتر لە ڕێی ئەوان و سەرپەرشتیەکەین ئێمە پێشتر لە پار و پێرار زیاتر لە 25 بۆ 30 ستافمان بۆدان چکە بەهۆیەوەی کە موچەرە لە کاتی خۆیان نادرا کارێکی زۆری کردوە سەر ئیشەکانیان چکە ستافەکان هەفتەی 2 ڕۆژ داوامیانەکرد ئەمە پڕنابوو بۆ ئێمە بیرمان لەوە کردەوە کە ستافێک دابنینەوە بۆی ئەو بۆشایە پڕکەینەوە هەروها هاوکاری پێداویستیشانەکەین پزیشکەکانیشتان خۆبەخشن هەمووی خۆبەخشن بەڵێ دیارە لێرە دوو سێکتەرە پاراستنی مناڵ و سێکتەری گرتنەخۆ ماچینە گرتنەخۆ لە پێشە سێکتەری گرتنەخۆیەکێکە لەو پرۆژانی کە لە ساڵی 1990ەوە لە سەرەتای دامەزرانی مناڵ پارێزەوە دەستی پێ کردووە ئەتوانم بڵم یەکەم سپۆنسەری ئەم پرۆژەیە ئیتالیەکان بوون کە دەستیان کردووە بۆ موچیان بۆ دابینکردون مانگانە لەگەڵ ئەوەشە هەندێک دیاری و پێداویستی هەبوو کە بۆیان هێناون هەمیشە لێرە مناڵەکان جگەلەوە دابینکردنی موچە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی خوێندن و لە ڕووی تەندروستیشەوە هاوکاریانەکەن لێرە ڕاژەخان سەرپەرشتیانەکە. زۆر سپاس ڕاژەخانم کاتت باش زۆر سپاس دەکەم ئەگەر باسێکی سێکتەرەکەی خۆتانمان بۆ بکەی و چەند مناڵتان گرتوۆتە خۆ و موچێ چۆنەکە ئامانجی سێکتەری گرتنەخۆ دەستگیرەوەیکردنی هاوکاری مادی و کۆمەڵایەتی و خێزانانن کە
بێسەرپەرشت و کەم دەرامەتن سەرەتا توانین لە ڕێگەی منداڵێکەوە بچووکتری مناڵی خێزانەکە لینکی پەیوەندیەکەمانە گەڵەو خێزانەیە دروست بکەین و مانانە ئەدەبنە سوودمەندی ڕێکخراوەکەمان و بڕێک کە هاوکاری دیاریکرا وەردەگرن لە پاڵ هاوکاری مادیەکەش هاوکاری کۆمەڵایەتی و تەندروستی و پەروەردەیش شان پێشکەش دەکەین بە درێژایی چەندین ساڵە لە ساڵی 1990 سێکتەری گرتنەخۆ بەردەوام هاوکاریەکانی و موچەکانی بەردەوام بۆ بە گۆڕانکاری چەندین قۆناغی ئابووری و کێشانی ڕۆبەڕۆی کوردستان بۆ تۆ ئێمە خۆشبەختانە توانیمانە بە بەردەوامی ببێ ئەوەی هیچ مانێک نەتوانین هاوکاریەکانمان پێشکەش بکەین ئێمە بەردەوام بووین لە ئێستادا ئێمە 1300 منداڵمان هەیە ماگانە کاریەکانیان وەردەگرن ئەم هاوکاریانش لەلایەن کەسانی خێرخواز و خەمخۆری کوردستانەوە لەناو دەرەوەی کوردستان ماگانە هاوکاریەکانمان بۆ ئەنێرن و ئێمە ئەیگەێنینە دەستی سوودمەندەکانمان 1300 منداڵتان لایە ئەی ئەو خێرخوازانە هیچ ئامارێکتان لایە چەند خێرخواستان هەیە پارەتان بدات خێرخوازەکان ژمارەیان زۆرن بەڵام ژمارەیان جێگیر نین بەپێی بارودۆخی زڕۆفی کوردستان و دەروبەر ژمارەکانیان نەگۆڕێ بەڵام لەسەر 100 بۆ 150 سوودمەند دەتوانین بڵین لە ئێستادا هەمانە بەڵام بەردەوامی ژەم ژمارەیە لە گۆڕاندایە سوودمەند سپۆنسەرمان هەیە لە ساڵی 91ەوە تاکوونێ ئەمڕۆ بەردەوامە لەگەڵمانەوە وڵاتی سویسرا و ئیتالیا و هۆڵندا لە ڕێگەی بچووکترین ئەندامی خێزانەکە و لینکەکە پەیوەندی دەکەن ئەبێ لە تەمەنی لە چەند ساڵ تاوەکو چەند ساڵ ئێمە لە سفرەوە منداڵ تەبەنیەکەین بەڵام دەبێت تەمەنی لە 12 ساڵ گەورەتر نەبێ و مەرجی سەرەکیش هاوکاریەکانمان دەبێت بەرداوام بێ لە خوێندن ئەم هەم هاوکاریکی مادیە بۆ ئەوەی منداڵ پەردەوازە نەبێت جارێکی تر لە خێزانە و بتوانێت بۆ دو ڕۆژ پشت بەخۆی بەستێ. دیارە ئاناخانێکێک لەو مناڵانەی کە سوودمەند بووە لە مناڵپارێزی کوردستان نێردراوەتە دەرەوە بۆ چارەسەر کێشەکەی چی بووە ئێستا تەندروستی چۆنە؟ پێشەکی من زۆر سپاسی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانەکەم و پڕ بەدڵ پیرۆزباییتان لێکم پیرۆزبایان لێکەمە بۆنی ساڵیادی دامەزرانی ئەم ڕێکخراوە مەزنا کە بەڕاستی من ئەزانم چەند کاری جوانیان کردووە. ئانا تەبەن کۆمەڵ نەخۆشی هەبوو یەک لەوانە دڵی کون بوو دکتۆرەکانی ئێرە بەڕێز دکتۆر ئاسۆ دکتۆرەکانی کەشتیان ئێمە ناتوانین دوو کون لە دڵیاتی دڵی کونێکیانی بچووکە خۆی پڕێبێتەوە کونێکیانی گەورەیە بە هیچ شێوە لێرە ناکرێت ئەوە یەک دوو مەڵاشوی یەکی نەگرتووە سێ زەختی سیەکانیشی هەبوو. بەڕاستی بەهیمەتی مناڵپارێزی کوردستان دەستخۆشیان یەکەم دوو جار لە 2 ساڵی جیهانی پار و پێراریش ناردمانە دەرەوە چارەسەری زۆر باشیان بۆ کردو لە حملە ئێستا تەندروستی زۆر باشە من زۆر پێزانم من وەک باوکی مناڵێک کە نەخۆش بۆ ئاگام لێ ئازانم ئەمانە چەند کاری مەزنیان کردووە چەند ئیشی جوانیان کردووە چەنە دڵسۆزن من تەمەنای بەردەوامی و تەمەنای سەرکەوتنی زیاتر و تەمەنای هەموو شتێکی باشیان بۆ خوازم. ئەگەر پێمان بڵێ کە ئەچونە دەرەوە چەندێک ئەمانەوە مەسرفتان چۆن بوو چەند ئێستا تەندروستی چۆنە؟ تەبعەن جاری یەکەم کە چوونە دەرەوە 4 مانگونیا پێچوون. ئەم 4 مانگونیوە ڕاستیەکەی جگەلەوەی بەڕێزیان ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لە 140 نەشتێت گەرەکەیان بۆ داین تەمەنمانەوەشیان لەوێ 4 مانگونی و ئەو منەزەمەکە ئەمان تەحویلیان کردبوو لەسەر مەسرفی ئەوان بووە بەڕاستی ڕاستە هەندێک خەرجی خۆیان هەبوو لە سەرینی خۆمان بەڵام بە هاوکاری ئەمان نەبایە مستەحیل قرس بوو دەستخۆشیان یەکەم. ئێستا تەندروستی الحەمدولله ئێستا زۆر باشە ئێستا زۆر گۆڕانی بەسەر هاتووە پێی گرتووە ماشەڵڵا زۆر باشە. جارێکی دیکەش ئەبێ بنێردرێت بەڵە جارێکی ماوە لەبەرەوەی تۆپەیەک و سۆندەیەک لە مەعیدایەتی ئەبێ بینێرینە دەرەوە نەشتەرگەری بۆ بکەنە دەریکەن. ئەگەر وەکو دایکی ئانا پێمان بڵێ لە کاتێکە کە مناڵەکەت نەخۆش بێت ڕێکخراوێک بێت هاوکاری تۆ بکە چه هەستێکە چیان پێ؟ پێشەکی بەخێبێن سەر چاو وەڵا بڵێم چه هەستێکە هەستێکە و نەخۆشە لەوە ناچێ باس بکرێ ئێمە ئەم مناڵەمان لە کوردستان ئەمەلیاتی بۆ نەئەکرا پێویستی بە دەرەوە بوو اینجا حاڵەتیشی باش نەبوو بەڕاستی گەروانە بووە ئێستا بڕواناکەم لە ژیانە بمایە زۆر سپاسی مناڵپارێزێکم کە کچەکەمیان بردە دەرەوە بە هیوان بەردەوامم لە ئیشەکانیان هەر مناڵێکی نەخۆشیشی ئەتوانن بێن بۆ ئێرە ئەمان ڕێگەچاری بۆ ئەدۆستنەوە ینی بڵێن بچێ بۆ چ وڵاتەیەک و چارەسەری بۆ بکەن لە کانگای دڵمە و پیرۆزبایی ساڵیادی دامەزراندنیا لە یەکەم بە هیوان بەردەوام بن هەر سەرکەوتو بن. ئەنابایەک پرسیارە لێ بکەم وە بزانە کەسی لێ نییە بەواستە لێرە بۆیان کردی یاخود هەر خۆت منداڵەکەت لێناو هاوکاریان وەڵاهی ئێمە لە ڕێی دکتۆرەکە نادینی بۆ ئێرە نەوەڵا واستە شتیتیانە بۆ یەک دەنێک دوای ئەوە ئێمە یەکتریمان ناستی و اینجا هاتوین بۆ ئێرە بووین بە برادەر و ڕافێک.
پاراستنی مناڵ بە هەمان شێوەیەکە لە پرۆژە کۆنەکانی مناڵ پارێزی کوردستان ئەم سێکتەرە بە چەند خۆناغێکا تێپەڕیەوە دوای ساڵی 1990 بە حکومەوەی زۆربەی دەهاتەکان وێران بوون قەزا و ناحیەکان وێران بوون مەکتەب نەما بوو مناڵێکی زۆریش کە گەڕابەوە خوێندن نەما بوو خوێندنگە نەبوو بۆیان بۆیە زۆربەی خرانە بەر ئیشکردن بەداخەوە بەشێکیان بەوەی کە کەسوکاریان لە دەزا بوو دابڕابوون مناڵێکی زۆر هەبوو لەسەر جادە ئەمایە بۆیە سەرەتا بە مناڵی سەرجادە دەستمان پێکرد بۆی مناڵانی کە لەسەر جادە نەمێنەوە کۆیان بکەنەوە دوای خانەیەکمان بۆ دروستکردن و پرۆژەیەکی ترمان هەبوو بەناوی خونچەکان کە پرۆژەیەکی زۆر جوان بوو کاری سەرێکی کۆکردنەوەی مناڵەکان بوو لە شوێنێکی گشتیا بۆ ئەنجامدانی چەندین جۆری چالاکی هوەری و تەرفیهی و پەروەردەیی کۆمەڵێک کارمەندی کۆمەڵایەتیمان هەبوو کە کاریان لەسەر ئەوە کرد ئەو مناڵانە بگەڕێنەوە بەرخوێن ئەتوانم بڵم لەو سەردەمە زیاتر لە 4-5 مناڵ گەڕاوەوە بەرخوێندن پاشان پرۆژەی ترمان هەبوو پیانەوە نەوجەوانان یاسایەکی کۆنی عێراقی هەبوو ئەم یاسایە کە ڕێی ئەیە بەو مێر مناڵانەی کە تەمەنی ئیبتیداییان نەماوە بجاریشتر بگەڕێنەوە بۆ سەرەتایی لە جیاتی بە 6 ساڵ بیخوێنن بە 3 ساڵ بیخوێنن واتە 2 پۆل بە 1 پۆل ئەم نەوجەوانانات 9 خوێندنگەمان هەبوو وابزانم 11 خوێندنگەمان هەبوو ئەم 11 خوێندنە ڕێگایەکی زۆری خۆش کرد بۆ ئەو مێر منداڵانی کە تەمەنی سەرەتایان نەبوو جاریشتر بگەڕێنەوە بۆ خوێندن بۆی بتوانن هاوشانی هاوڕێکانیان لە ناوەندی و ئامادەی بەردەوام بن ئەمە نەوجوانانەکان دوو بەش بوو بەشێکی خوێندن بوو بەشێکیان فێرکردنی ئیشی دەست بوو کە هاوکاریکی زۆر باشی ئەو گەنجاناکە ئەتوانم بڵم سەدان گەنج لەو سەردەمەیە سوودمەند بوو لە خوێنەواری ڕزگاری بووە بێگومان تۆ ئێستا پێویستت پێی نەماوە ئێستا مناڵی دابڕاو لە خوێندن بەڕاستی زۆر 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 کەمە ینی باسی ئەم 1-2 ساڵە ناکەم بە حکمی کۆرۆنا و هەندێک بایکۆتەوە ئەگەر شتێک هەبێ بەس بەڕاستی ئەتوانین بڵین لە سڵانەوە 9 پوین نازانم چەند زۆربەی مناڵی سا لە خوێندنن مناڵێکی کەم هەیە نازانم ئەم ساڵ ناسخان ئەو زیاتر پێم خۆشە قسەتان بۆ بکە خانیش کەس سەرپەرشتی ئەم بەشە ئەکات ناسخەن سلااوت لەبێ گە پێمان بڵێ ئێستا چەند منداڵتان لایە ئێوە لە پاراستنی مناڵ و مامەڵەکردن لەگەڵ مناڵانەی کە لە شقامەکان دەمێنەوە ئێوە هەوڵ بدەن بیان پارێزن چۆن مناڵمان لەلایەن پاراست مناڵ هەموو کەیسێکە ئەو ئەگەر مناڵێک توندجی بەرامبەر کرێ لە خێزانە بێ ئایا لە قوتابخانەیە بێ لە سەرجادەیە بێ لە هەر شوێنێکا بێ ئێمە کار بۆ مناڵەکەن یاخود لە خوێندندا بڕابێ یاخود کێشەیەکی یاسایی هەبێت یاخود مناڵ کار بکە لە بازار و سەرجادەکانە ئێمە کە ئەڵێ مناڵ ئێمە لە 0 تا 7 ساڵ ئیشی بۆکەین بەڵام ئەو مناڵانەی کە ئێستا تیمێکمان هەیە پێوەزێت تیمی پاراستنی مناڵ بۆ ئەو مناڵانی کە لە سەرجادەکان ئیشەکە هەموو مناڵێک بەپێی یاسا لە خوار 15 ساڵە بۆی نییە کار بکات ئەم مناڵانە کە لە سەرجادە ئێمە تیمێکمان دروست کردو بە هەماهەنگی لەگەڵ قایم قامەتی سلەیمانی و پۆلیسی نەوجوانانە بە 2 توێژەر و لەگەڵ 6 پۆلیسی نەوجوانان و پاسێک و لەگەڵ 2 سایقمان ئێمە بۆ دابینکردن لەگەڵ 2 توێژەرەکە مناڵ پارێزی کوردستان دابینی کردووە ڕۆژانە لە بەیانیەوە هەتاوەکو شەو ئەم تیمە بەپێی چەند جارێک ساعتەکانی بەس ئیسراحەتیان نەبێت ئەمان لە دەرچوونیان بۆ ئەو لەسەر ترافیکەکان شوێنە گشتیەکان زۆربەی کات ناو بازار بۆ ئەو منداڵانی کە کاریان پێکرێت یاخود دەروەزەیان پێکرێت بەپێی یاسا ئەم مناڵانە ڕستیان ئەەکەین کە ڕست کران لە پۆلیسی نەوجوانان ئەبرێنە ئەوێ دوایتر کەس و کارەکانیان بانگەکرێت و بەپی ئەوە تعهودێکیان لێوەرئەگیرێت ئەگەر ئەم مناڵە جاری دووەم و سێم و چوارەم لە سەرجادە بینرایەوانێ ئێمە ئەم مناڵانە لە گەی داواکاری گشتیوانێ بڵین بەڵگەی یاسای لەسەر خێزانەکانیان تۆمار دەکەین وەلی ئەمرەکە بەرپرسیارە بەوەی کە جاری کە مناڵەکە نەخاتە سەرجادە و کاری پێ بکات. ئەمە یەکەم سنتەری چالاشی گەنجان کە لە هەموو هەرێمی کوردستان دروست کرا ساڵی 1970 بوو. ئەم پرۆژەیە تەحەدایەک بوو لەو سەردەمایە کە دروست کرا چونکە تاکە شوێن بوو کە کچ و کوڕ پێکەوە تێکەڵ ببن بتوانن چالاشی بکەن خۆی کچ و کوڕ ئەهاو خێزانەکان ڕێگەیان ئەیە بەڵام چونکە تاکە شوێن بوو هەندێک جار لە ڕێی مزگەوتەکانەوە پەلامارە دراین بەڕاستی بەداخەوە هەندێک جار هەندێک کەس هەبوو کە لە مزگەوتەکانەوە لە خوتبەکانە باسییانە کردین کە شوێنێک کراوەتەوە بۆ کوڕ و کچ بەڵام دوایی وردە
تێگەیشتن کامە شوێنێکە تەنها بۆ پەرەپێدانی توانایە و ئێمە توانیمان لەو لە سنتەری چالاشی گەنجان چەندین جار پێشانگای کتێبی ئاینیش بکەینەوە کە پێیان بڵین ئێرە شوێنێکە بۆ هەموو گەنجە بۆ هەموو کەسێکە بۆ هەموو کەسێکی خوێنەوار و ڕۆشنبیرە. مناڵپارێزی کوردستان کار لەسەر چەند بەرنمەیەکەکە یەکێک لەو بەرنامانەیە بەرنامەی گەشەپێدانی توانای گەنجانە هەر لە سەرەتای دروستبوونی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کاری لەسەر مناڵ کردووە. بەڕاستی هەوڵێکی زۆر درا کە کاریش ئەو مناڵانە کە خولیای خوڵ و دەورات و شتانیان پێوتێت لە دوای کە چنە تەمەنێکەوە تەمەنی 13 بۆ 28 ساڵ لەو کاتانە چی دەبکرێت بیر لەوە کرایەوە کە ئیش بۆ گەنج کرێ بە هەوڵ و ماندووبوونێکی زۆر توانرا سنتەرەکانی چالاکی گەنجان یەکەم سنتەری چالاکی گەنجان لە ساڵی 90 دا بمەزرێت. ئێستا سەرقاڵیەوەین کە لەم سەردەمەدا کە سەدەمی نەخۆشی کۆرۆنا و پەری سندۆمانە لە خولەکانمانە زیاتر پەرە لە سنتەرەکانمانە زیاتر بە ئیشکردن و چالاکی پیشەیین خولی پیشەیی بۆ گەنجان بەس بە ڕێنمایی تەندروستی یانە ئەوانە خولە پیشەیەکان زۆرترین گەنج متاڵەبەی لەسرە. ئەوانتانە لەگەڵ خوێندنەکەیە گەنج بۆ کاری دەستی شتێک فێر بێ. بەڵێ بەڵێ ئێستا لە سنتەرەکانە خولێکی زۆر هەیە لەوانە خولی سەرتاشی ئارایشگا درومان بۆ کوڕان و کچان هەردووچی هەیە خولی فێربوونی زمان حتا خولی کۆمپیوتەر وەرزشیەکان ڕۆشنبیریەکان یعنی خولی زمانەوانی ئەمانەمان هەیە. کاک نۆمان لەبانیەوە باسی پاراستنی مناڵەکەین ئێستاش ڕەنگە لە میدیاکانەوە ئاگادار بیت کە مناڵێکی زۆر دەستدرێژی سێکسیان نەکرێتە سەر ئێوە لە ڕێگەی ئەم ڕێکخراوە تا چەند هەوڵێن مناڵ هۆشیارکەنەوە لەوەی کە جەستەی خۆی بپارێزێت. یەکێک لەو کێشانەی کە هەمانە ئەمە دیارە کولتور ڕێی بە هەندێک شت داوە ئەنی بۆ نمونە تۆی سا مناڵێکە بینی حەزەکەی باوشی پیا بکەی ماچی بکەی ئەمە دیاردەیەکە کە کللتورێکە لە کۆمەڵگای ئێمە هەیە یان زۆر کەسمان بینیوە کە مناڵێکی بینی و باوشی پیاکرد و حەزی کردوبی خات سەر کۆشی خۆی شەر نین ڕگەزی بەرامبەر ینی تۆ بۆ منە مناڵێکە بینی کوڕ بێ کچ بێ جوانە بەلاتەوە بەری ئەبلاتەوە حەزەکەی باوەشی پیا بکە ئەمە بەشێکە لە کولتوری ئێمە ئەمە وای کردووە هەندێک ڕێخۆشکەر بێ بۆ هەندێک شت بەداخەوە ئێمە هەمیشە هەوڵمان ناوە چی بکەین کار لەسەر ناساندنی جەستەی مناڵ بکەین بەخۆی باشە لە ڕێی سێکتەری پەروەردەوە لە ڕێی پرۆژەکانەوە بیرمان لەوە کردوێتەوە هەمیشە چۆن کارێک بکەین مناڵ چ بەشێکی ڕێپێدراوە کەسێکی بێگانە دەسی لێبە چ بەشێکی ڕێپێدراوە خزم و کەس و کار نزیکانی دەسی لێبە چش بەشێکی ڕێپێدراوە تەنها دایک و باو چ بەشێکی تەنهایی خۆیەتی بۆی نییە ئەمانە ئێمە هەمیشە ئیشمان لەسەر کردو هەمیشە کارمان لەسەر ئەمانە کردو بەڵام ئەمە وا بە ئاسانی تۆ ناتوانانی بگەیتە نەتیجەیەکی باش مەسلەی دەستدرێژی سێکسی من لەگەڵ ئەویانیم حاڵەت ینی لە حاڵەتایە نەبووە بە دیاردا کەم تا زۆر لەملا لەولا ئەیبیستی بەڵام ئەوەی کە ئێمە بەڕاستی پێی بێتاقەت منیم وەکو مناڵ پارێز وەکو با بڵین پرۆگرامی سێکتەری پاراستنی مناڵ ئەوەمان پێ ناخۆشە کە ئەو مناڵە خۆی قوربانی جاریشتی لایەن ڕاگەاندنەکانەوە کرێتەوە بە قوربانی پێویست ناکات تۆ مناڵێک بێنیتە سەر شاشە پێویست ناکات تۆ مناڵێک پیشان بیت ئەبینی مناڵێک کە حاڵەتێکی وابێ هەموو سۆشیال میدیا باسێکە هەموو کەناڵەکان باسیەکان هەموو ڕاگەاندنەکان بە بینرا و بیسرا و بە نازام چیەوە باسی ئەمانە کاریگەری چەند دەستدرێژێکە کاریگەری بڕوات هەبێ دوو ئەوە ئەو کاریگەری هەیە بۆ چونکە ئەو کەسی کە دەستدرێژێکی کردوتە سەر لە شوێنیشی داخراوە بووە بەڵام ڕاگەاندن بە هەموو دنیای ناسی دیارە ئەمە خۆی دوو دیوی هەیە دیوێکی ئەوە هەیە کە کۆمەلگا و شار بکرێتەوە بەرامبەرەوە دیوێکی ئەوەیە کە بەڕاستی کە ئەو دیوە خراپەیە کە ئێمە لێترسین و کاریگەری زۆر خراپتر هەیە لەسەر دەرونی مناڵەکە.
باسێکی دیکەشەیە پرسی قەیرانی دارایی تا چەند کاریگەری لەسەر کار و پرۆژەکانی ئێوە کردو تا چەند کاریگەری کردوسر ئەو خێزانانەی کە منداڵەکانیان دێنە لای خۆی بێگومان ئەم بارودۆخە ئابووری کە بەسەر هەموو کوردستان و عێراق هاتووە بە تایبەت کوردستان کاریگەریکی زۆر خراپی هەیە لەسەرمان ئێمە جاران ئەو خێزانانی کە هاوکاریمانە کرد بۆ نمونە ئەگەر 50 خێزان بەهاتە سەردانی ئەمەی بکردایە 25 بۆ 30 خێزان سەردانیمانە کرد بەڵام بەداخەوە ئێستا ئەو خێزانانی کە ئێمە سەردانیانەکەن لەو 50 بێ هەر 50 هاوکاری بکرد ئەمە کاریگەریکیانی ئەرکی سەرشانی ئێمەی دووبارە دوو ئەو نەخۆرس کردو ئەن بۆ نمونە خێزانێک جاران ئەگەر موچەی هەردووکیان ملیۆنیە 2 ملیۆن بۆ ئەیان توانی شتێک داهاتیان هەبێ بتوانن فریایی مناڵەکەی خۆیان بکەون چارەسەری بکەن بەڵام بەداخەوە ئێسا نە ئەو خێزانی کە 2 ملیۆن داهاتی بوو یا ملیۆن و نیویشیە بۆ ئێسا بۆ بە نیوەکەش کە ئەبینی جارێ بە 2 مانگ 3 مانگ جارێک وەرەگیرێ یعنی ئەمە ئەرکی خێزانەکەی قورس کرد و ئەرکی ئێمەشی قورس کرد ئەمە لە دیوێکی ترەوە ئەم ئابوووریە سەختەی کە ڕووی لە هەرێمەکە کرد و کاریگەری لەسەر هەموو نەخۆشخانەکانیش کردووە کە خەسخانەکانیش وەکو پێویست ناتوانن ئێستا کارەکانی خۆیان ئەنجامن بۆیە زۆربەی نەخۆشەکان و کاری لە نەخۆشخان کرد و کە ڕوو بکەنە نەخۆشخانە ئەهلیەکان ئەمە کایبینی لە چەند ڕوویەکەوە کاریگەری هەیە لەسەرمان حاڵەتان هەبووە مۆز فەرمانبەر بوو بێت و نەیتوانی بێت چارەسەری مناڵەکەی بکە هەر نەبەتی بۆ لای ئێوە ئێمە نەک ئێمە گە سەیری داتاکان بکەی ئەبینی لە 6 بۆ 7 ئەوانی کە هاتون بۆ لە ئێمە فەرمانبەرن موچەخۆرن بە شێوەیەکی گشت بێگومان ناتوانن زۆر حاڵەتمان هەیە چکە بۆ نمونە تۆ مناڵێک پێویستی بەوەی بچێتە دەرەوە ئێمە ستایل و بەرنامی خۆمانمان وا بۆ هەمیشە خێزانمان بەشداری پێکردووە لە چارەسەری کێشەکانە ئێمە بیرمان لەوە نەکردو هەموو کێشەکە ئێمە چارەسەرکەین خێزانە بێ بە بەشێک لە چارەسەرکردنەکە بۆ ئێمە ئیشمان لەسەرەوە کردووە بۆ نە مناڵێک کە ئەنێرینە دەرەوە ئەگەر ئێمە بتوانین پارەی چارەسەرەکەی بۆ دابینکەین ئەو پارەی فڕۆکە و فیزە و هاتوچۆکە لەسەر خێزانەکەی خۆی بێ و ئێمە بە هەردووکمان بەیەکەوە هێن بکەین بۆی خێزانی شەز بۆ بەرپرسیارێتە بکە کە ئەمە مناڵی خۆیەت و بەرپرسیارە بەرامبەر داهاتووی مناڵەکەی ئێستا گۆڤاری پەپولە باچین سەردانێکی گۆڤاری پەپولە بکەین جا ئەمە زۆر دەمێکیشە هەیە وایە من بیرم یان گۆڤارە بەڵێ یەکەم گۆڤاری پەپولە لە سووریا چاپ کراوە ئێساش هەرماومانە ئەمە تاکە گۆڤارە کە لە سەرەتای دامەزرانی وەبزام ساڵی 1994 یەکەم چاپ دەرچووە هەتا ئێستا بە بێوەسان مانگانە چاپەکرد کاگیاسین سلااوت لێبێ ئاماستان لە دەرچواندنی گۆڤارەکە چی بوو؟ وڵا بە دڵنیاییوە هەموو گۆڤارێکی مناڵان ئامانجی خزمەتکردنی مناڵانە ئامانجەکان پەروەردەین ڕۆشنبیرین و هەموو گۆڤارێک وایە ینی ئامانجەکان خزمەتی مناڵە ئامادەکردنی مناڵە بۆ ئەوی لە بیەکەی خۆیان بابەتەکان چۆن هەڵ ئەبژێرن هەندێک جا گۆڤارەکان هۆنراوی تایە ئەم بابەتانە چۆن هەڵ ئەبژێرن بابەتەکان زۆربەی بەدەستمانەگا بۆمان ئەنێرن هەندێکشی خۆمان ئامادەیەکەن بەڵام زیاتر بەدەستمانەگا کەسی دیاری کراوە ینی بۆ هەر کەسێ نەخێر کەسی دیاری کراونی هەر کەسی مناڵی تایە بەشێکی زۆری مناڵی نێرێ بەشێکی نووسەرەکان نێرەوان لە بواری مناڵانە ئیشەکەن بەگشتی ینی هەر کەسێ بینێرێ ئەمە مەرج نییە و کەسێکە نێرێ نووسەر بێ چونکە ئەوەش بەڕای من باش نییە ینی مویمە شتێ بە مناڵ بڵێ باش بێ